چەندە تەکلیفەکە $3 تەکلیفەکاتن باشە درۆنەکەی ئێران چەندە تەکلیفەکە لە نێوان 20 تا $35,000 با ستەندەر بیکەینە $30,000. تێچووی بەرپەرچدانەوەی درۆن و موشک کە تا بوێ ئەم وڵاتانە هەوڵەدەن کەمیکەنەوە ئێستا لە دوایین پەرسەندندا ئەمریکا پێشتر درۆنێکی دووسێ دەفتەری ئێرانی بە $4 ملیۆن دەخستە خوارەوە باسمان کردووە بەو سیستەمە ڕاداراتانە ئێستا کار لەسەر لەیزەرێک دەکات بە $3.5 و 3 دەفتەری ئێران دەخاتە خوارەوە درۆن ئەم لیزەرە چییە بۆ خاتری خوا؟ ئەم لیزەرە طبعاً ڕووسیش دروستی کردووە چینیش لە مایشەکەی پێشانیدا و بەکاری هێنا لە دەریای سوور دژی فڕۆکەیەکی ئەڵمانی و ئێستا کە ئیسرائیلی شەیەتی بەس نەکەوتو بۆ فعلی بۆ ئیش بەڵام ئێستاکە ئەمریکا تەواوی کرد ئەو لیزەرە تشکەکەی کە تێگرێ بۆ درۆنێک کە ئیگرێتن گەرماییەکێداتێ پلەی خەیاڵیە ینی بۆی هەیە بیگەێنێتە 1000 دەرەجە گەرمایەکەی بیستێنە و بیتەقێنێتەوە لە ئاسمان چەندە تەکلیفەکە $3 تەکلیفەکاتن باشە درۆنەکەی ئێران چەندە تەکلیفەکە لە نێوان 20 تا $35,000 با ستەندەر بیکەینە $30,000 3 دەفتەر واتە زمانی شەڕ گۆڕا ئەمریکا کۆنیش پێت و موچەکەکانی گرانە یعنی تۆ موشکێکی سات بە $5.5 ملیۆن پاتریۆت بە $3.5 ملیۆن دەست پێکە SM3 بە $15 ملیۆن ساکە من پێویستیم بۆوانە نییە هەموو خەرجێ بکەم دەست بەجێ بە چی بەکاری دێنم بە لیزەرەکان تکنۆلۆژیا هەتاکو دێت ئەچێتە پێشەوە خەرجی داوازێک کەمە بێتەوە یعنی ڕێک ئەو قسەی کە لە بەرنامی پێشوو کردمان شەڕ تاقیگەیە بەڕاست تاقیکەیە من چەک تاقیەکەمەوە کامەی بە کەڵکم بێەوە بەکاردم کامەی خەرجیم کەمە بێتەنەوە بەکاردێنم